بەرنامەکەش دابنی بۆ خۆت ئەبێ خۆت وازی لێبێنی چکە کەس ئەمە ئیرادەی بەسەر ئیرادەی جەنابتە زاڵ نابێ هەربێت لە دڕوو دەرونی خۆتە ئیرادەکەت بە قوتکی اونجا هەیە ئیرادەی بەهێزە و یەکسەر وازی لێ دێنێت من جگەرەمە کێشا 10 ساڵ خی گەورە سەرکەوتی کردم کە بڕیاری واز لێ هێنانم هێنا ڕفیقەکانم جاری وا ڕەمەزان سوێندیانە خوار نایخۆن هیوا هەبوو سوێندی خوارم هەفتێ نایکێشێ بکە چی ئەی کێشا دوای ئەوایە کەفارەتەکەشی بدە من وام نەکرد جوامەشم لە بەرەکرە و کات کە بڕیارمدا تەوا پاکە توشقارتەکەم شکان و 16 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بووم و تا 6 مانگیش هەر هۆشم بۆیە چوو حەزم بۆیە چوو بەڵام تەوا جاریشکەنم کردەوە بەدەم هەیە ئیرادەی بەهێزە لە مخدراتە لە شەرابە لە جگەرەیە لە وسایتانەیە لە هەر خراپە کارێک لە حرام خواردن لە مێبازی لە گەڕان لە سەرجادە لە نازانم چی لەمانە کە ئیکە تەواو هەیە ئیرادەی بەهێزە بە یەکجار وازی لێ دێن کە ئیرادەت شل بوو بەدەست خۆتەوە ئێشلە بێگەرە دەست هەوا هۆسی خۆتاوی ئەفەڕەئەیتە من اتەخەذ ئیلهەه هەواه بە پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە فەرمێ تۆ نابینیت ئەو کەسانەی کە هەوا و هەوەسی خۆیان کردو بە خوای خۆیان یعنی دایمە جۆڕایڵیەکەن و بە قسەیەکەن و ملکەچی هەوا هەوەسی خۆیانە بن نەعوذ بالله ئەسڵەوەی کە بێ خوای پەروەردگار سەمع و تاع بۆ خوای گەورە دەرببڕین بۆیە ئەمەی کە بەڕێگای هەوا هەوەساڕە پێویستە پلانێ بۆ خۆت دانیت و خۆشت ئیرادەت بەسەر پلانەکەی هەیە کە ئەتوانی ئینشاءڵڵە حەلی بۆ دابنی